هەڵمەتی پاکردنەوەی مزگەوتەکان لە شاری هەولێر و پێدانی سەبەتەی زبڵ بۆ مزگەوتانەی کە پێویستن دەستی پێکرد. جا من ئێستا لە مزگەوتی سەوافم لە شاری هەولێر لەلایەن بەڕێوەبەرایەتی خزمەتگوزاری و ژینگە پارێزی هەولێر چەندین حاوی جۆرا و جۆر دانراوە بۆ ئەو مزگەوتانەی کە پێویستیان پێ. جا لە هەڵمەتەکە پاکردنەوەی مزگەوتەکانی دەست پێکرد و جا دەمە قسەی زیاتر لەگەڵ ژیارجەلال بەڕێوەبەری خزمەتگوزاری و ژینگە پارێزی هەولێر بکەم. کاک جیار سڵاوت لێ بێتن. دەمەوێت باسی ئەوم بۆ بکەی ئەم هەڵمەتە بۆ لە مانجی ڕەمەزاندا دەستان پێ کردووە تا چەند مزگەوتەکان پێویستیان بە پاکردنەوەشەیە. بەڵێ سەرەتا بەخێراتن بە دڵنیاییەوە هەڵمەتەکانی خاوێنکردنەوە لە تەواوی سنووری سەرۆکایەتی شێرانی هەولێر بەردەوامە، بەڵام لەبەر ئەوەی لە مانجی ڕەمەزاندا زۆرترین سەردانکەر سەردانی مزگەوتەکان دەکات نانی ئێوارەی تێدا دەخورێ، بۆ یەتیمەکانمان ڕاستپاردووە کە کارەکانیان لە دەوروبەری مزگەوتەکان و ناو مزگەوتەکان چڕکەنەوە، ڕۆژانە بە پێی پێویستی ئامێرەکانی هەڵگرتنەوەی خۆڵ و خاشەک سەردانی تەواوی مزگەوتەکان دەکات بۆ هەڵگرتنەوەی تەواوی ئەو خواردن و پاشماوانەی کە لە ئەنجامی خواردنی نانی ئێوارە لە ناو مزگەوتەکاندا دروست دەبێت، لەگەڵ ئەوەشدا بۆ گەیاندنی پەیامێکی ژینگەیی ئەو ڕۆهەستین بە ئەنجامدانی ئەو کۆنگرە ڕۆژنامەنووسەی ڕۆژنامەوانی کە پارێزگاری هەولێر ئەنجامیدا بۆ زیاتر دڵنیابوونەوە لەوەی کە پەیامە ژینگەیەکانی پارێزگاری هەولێر و پەیامە ژینگەیەکانی سەرۆکایەتی شارەوانی هەولێر بگا بە تەواوی موسڵمانان هانیان بدەین زیاتر دروشمە ژینگەیەکان و ڕێنمایە ژینگەیەکان جێبەجێ بکەن. ئەوەی لە هەڵمەتەکەدا ئەنجاممانداوە بە پێی پێویستی ئەو مزگەوتانی کە پێویستیان بە حاویە و کۆنتەینەری خاڵ و خاشاکەیە بە دڵنیاییەوە پێیان دەدەین، لەگەڵ ئەوەش ڕۆژانە ئەو مزگەوتانی پێویستی پێبێ یاخود تەواوی مزگەوتەکانی شاری هەولێر پاک دەکرێتەوە و دەشورێ. باشە، وەکو بەڕێوەبەری خزمەتگوزاری و ژینگە پارێزی قسەت چییە بۆ کەسانی کە پارێزگاری لە پاکوخانی مزگەوت ناکەن بەتایبەت لە مانجی ڕەمەزاندا قسەت بۆیان چییە لە شاشە 964ەوە؟ بەڵێ پەیامەکەمان مامۆستایانی ئاینی زیاتر لە پەیامە ئاینیەکە دەگەن کە پەیامێکی ئاینیە لە پارێزگاریکردن لە ژینگەی پاک و خاوێنی هەموو تەواوی شوێنەکان. ئێمەش ئەوەندەی دەڵێن ئەو ماندووبوونەی کە تەواوی تیمەکان دەیکێشن شایانی ئەوەیە کە موسڵمانان بەگشتی و هەر هەموو هاوڵاتیانش ژینگە بپارێزن و پارێزگاری لێ بکەن.